إمامي أحمد لسر مرقى خويل الرازي بيانوت إمام أحمد بل لا إله إلا الله أي شيء لا 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 ليس بعده. إمام أحمد بل لا إله إلا الله أي نا كاتي ناتوا هێشتا کاتی ماوە ئەڵێ لە هۆش خۆیە چوو دوای کە خەبەری بۆەوە کوڕەکەی وتی عەبدوڵای کوڕی وتی باوەجان من پێمە وتی بڵێ لا ئیلاهە ئیلا الله تۆ نا ئەلێ کوڕم بەخوا شەیتانەکەم بوو هاتبوو بەرامبەرم بەستا بوو پەنجەی خسپۆش ناو دەمێ و ئاوا ئەی گەزەی و ئۆی ئەحمەد چاک ڕۆیشتی لە دنیایە و لە دەسم دەرچووی تو تاوانم پێ نەکردی منیش هەموو نا کات ماوە هێشتا دەرنەچووم لە دەسێ هێشتا نەجاتم نەبووە. سبحان الله بۆیە پێڵێن یا ئیمام مەتە النەجات ئەی ئیمام ئەی کەی نەجاتمانە بێ فەرمێ ئیذا وەضعتە ئەوەلە قەدەمیکە فی الجەنە ئەگەر قاچێکی خستە ئەو دی بەهەشتەوە بارکۆدەکە و تێپەڕان قبوڵ بوویت ئەوە ئینجا نەجاتە بووە ئیتر لە پێش ئەوە لە خۆ تەمین مەبە.